بەر لە داگیرکردنی لەلایەن ملیتانانی دەوڵەتی ئیسلامیەوە نینەوە ناودارترین ناوچەی بەرهەمهێنەری کشت و کاڵی بوو لە عێراق. نینەوە بە تایبەت بە بەرهەمی گەنم و جۆ ناسرا بوو. سامی یوحەنا جوتیار دەڵێت جاران ساڵانە 100 تەن گەنمی بەرهەم دەهێنا، بەڵام کاتێک گەڕایەوە سەر ماڵ و حاڵی هاتەوە سەر وێرانەیەک. اشتغل تاكسي بهاي سيارتي يعني بشرح. ئایا چۆن بتوانم ئەم وێرانەیە سەر لە نوێ بنیاد بنێمەوە؟ دوای کەوتنی شاری مووسڵ لە ساڵی 2014دا ملیتانانی دەوڵەتی ئیسلامی دەستیان گر بەسەر پتر لە 1 ملیۆن تەن گەنم، هەروەها لە 40 ئامێری کشت و کاڵیان فرۆشت. بەڵام کاتێک ملیتانانی دەوڵەتی ئیسلامی ناچار کران ناوچەکە بەجێ بێڵن، بەشی زۆری ئەو کەلوپەلانەی نەیانتوانی لەگەڵ خۆیان بیبەن لە ناویان برد. من رجعنا على بعشيقة شفنا المآسي. باخچەکانی زەیتون لە ڕاستیدا لە دۆخێکی هەتا بڵی خراپدان. جا ئەگەر باخچەکانی زەیتونتان پێش ئێستا و بەر لە هاتین دەوڵەتی ئیسلامی ببینایە، ئەوە دەزانیت ئێستا چ کارە ساتێکە. سەرباری ئەو کاولکاریانەی داعش دوای خۆی بەجێهێشت، جوتیاران بە هیوان ڕێکخراوەکانی نێونەتەوەیی بۆ هەڵگرتنەوەی مین هاوکاریان بکەن بۆ پاکردنەوەی کێڵگەکانیان لە مینی چێندراوە. ئەم ناوچەی یەکەمین هێڵی بەرەنگاربوونەوەی دژ بە چەکدارانی دەوڵەتی ئیسلامی بوو، هەر بۆیە بە مین چێنراوە و جوتیاران ناتوانن بگەڕێنەوە سەرزەویەکانیان. ڕێکخراوێکی نێونەتەوەی بە ناوی سنتەری نێونەتەوەی بۆ توێژینەوەی کشت و کاڵی لە ناوچە وشکەکاندا وا هاوکاری عێراق دەکات بۆ بنیادنانەوەی باخچە وێرانبووەکانی دارخورما. هذا النقص الكبير في الأعداد ڕێگە کۆنەکە بۆ چاندنی دارخورما باشترین شێواز نییە، بەڵام لە ڕێگەی زیادکردنی بە چاندنی ڕیشاڵ دەرئەنجامی باش بەدەستدێنین. بەر لە جەنگی ساڵانی هەشتاکان لە نێوان عێراق و ئێراندا عێراق خاوەنی 30 ملیۆن دارخورما بوو کە ساڵانە 1 ملیۆن تەن خورمای بەرهەم دەهێنا، بەڵام بەهۆی پشتگوێخستنی ئەم بەرهەمە بۆ چەندان ساڵ لە سەردەمی حکومڕانی سەدام حوسێندا ژمارەی دارخورمای بۆ نیوەکەم کردەوە و بەرهەمی ساڵانەی خورماش لەو سەردەمەدا گەیشتە 9 ملیۆن تەن. العديد من الظروف التي مرت عليها. بەهۆی ڕووداوەکانی عێراق ژمارەیەکی زۆر لە باخەکانی دارخورما بە تەواوی لە ناوچوون، بە تایبەت لە بەسرە. هاوکاتی نەمانی بڕێکی زۆر لە جۆری خورمای نایە، لە هەمان کاتدا بڕێک لە جۆرەکانی دیکەی هەرزانبەها ئەوانیش لە ناوچوون. تاقیگەی بەرەمهێنانی ڕووەکی دارخورما بە ڕیشاڵ لە پارێزگای بەسرا ساڵانە 1500 بۆ 2000 دارخورما بەرهەم دێنێت و بە نیازە لە ساڵانی داهاتووشدا ئەو بەرهەمە زیاد بکات.